لابەی ئەمە 100,000 بۆ ئەوانە. ئەگەر 50,000 ودا بە مۆلیدە و بە ئاو و بە کارەبا کە بە ناچاری ئەبێ بیداژنا کارەباکەی لێ بڕن، ئەوەش 50,000 دیکە. ئەگەر ئەم پێشمەرگەیە بە وەسەط حسابیکەین، بۆ نمونە هەیە 4 مناڵی هەیە، 5 مناڵی هەیە، 1 مناڵی هەیە، گرێمان 2 مناڵی هەیە و خێزانێکیشی بێگومان هەیە، هەر یەک لەمانە هەر یەک مناڵێک ڕۆژی 1000 دینار ڕۆژانەکەی بێ، خێزانەکەشی ڕۆژی 2000 دینار ڕۆژانەی بێ کە هیچ کەسێک ینی خێزانەکەی ڕۆژی 60,000 واتێ، منداڵەکانیشی ینی مانگی منداڵەکانیشی 60,000 ئەکاتە 120,000. ئەوە 120,000. ئێستا نزیکەی تقریباً 40,000 ماوەتەوە. بۆ نمونە ئەگەر کیلویە گۆشت 2 کیلۆ گۆشتی پێ بکرێ، مریشکێکی پێ بکرێ، ئەگەر میوانی بێ، ئەگەر عیادەی هەبێ، هەموو ئەوانە حسابکەی نزیکەی 400-500,000 دیناری تری ئەوێ، بەڵام پێشمەرگەکە بەشی ئەوە ناکە. ئەمە ئەگەر لە کاتێکە هەموو مانگێک پێشمەرگەیەک 500,000 دینار لە کاتی خۆیان وەربگرێ. ئەی ئەگەر بە 2 مانگجارێک 500,000 دینار وەربگرێ، ئەی ئەگەر ئەم 500,000 دینارە لێشی کەم بکرێتەوە، دەبێت چەندی بۆ بمێنێتەوانێ؟ دەبێت حسابی ئەوە بکەیت کە پێشمەرگەیەک چۆن دەتوانێت بە 500,000 دینار بژی.